بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری واکەین لایەنە پێکهێنەرەکانی حکوومەتی عێراق خەمی خەڵکیانە یان خەمی خۆیان و حیزبەکانیان. معلومی هەموو لایەکە کۆمەڵێک سەردان لە ئارادایە لە ئێستادا لایەنەکانی عێراق دێنە هەولێر و ئەوانەی هەولێریش ئەچنە عێراق و ئەچنە بەغدا. لەوێوە باز لە پێکهێنانی حکوومەت و کابینەی نوێی حکوومەتی عێراقەکەن. ئەوەی کە دیار و ڕوون و ئاشکرایە تا ئێستا کە ئەوە بینراوە، ئەم پێکهێنانی حکوومەتە هیچ کاتێک لە بەرژەوەندی خەڵکی ڕەشوڕوت و معاشخۆر و خەڵکێکی ئاسایی نەبووە، بەڵکو زیاتر لە بەرژەوەندی خەڵکی حیزبی و حیزبەکان و ئەندامانی حیزبەکان بووە. بە ئەندازەی ئەوەی حیزبەکان زیاتر شەڕیان لەسەر پلە و پۆست کردووە، هەڵبەتە حیزبەکانی دەسەڵات باسەکەم شەڕیان لەسەر پلە و پۆست و وەرگرتنی ئیمتیازات کردووە لەلایەن حکوومەتی عێراق و دەسەڵاتدارانی عێراقەوە. ئەم هێزانەی کە لە ئێستادا لە ئارادان هیچیان جیاواز نین لەوی تریان، واتە بەشێکیان ئەتوانین بڵێن زۆر لە یەک ئەچن. حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان هەتا وەکو ئەو پشکانەی کە بەر خۆیان ئەکەوێ ئامادە نین هیچ کاتێک پشک بدەن یاخود شەراکەت لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن بۆ نمونە ببەستن کە وەختێک باسی کوردایەتی و یەکڕیزی و یەکدەنگی گەلی کورد دەکەن لە بەغدا، لە گوفتارە هیچیان نەهێشتوتەوە، لە هەموو ڕوویەکەوە دەرەجەیەکن. ئەما دێتە کاتی کردار، لە کردارە نەخێر بەو شێوەیە پێچەوانەی ئەوەی کە دەیڵێن مامەڵاکەن. بۆیە ئێمە بۆی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین و هەڵوێستەی جدی لەسەر ئەم بابەتە بکەین، ئەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنج و تێبینی خۆتان لەم سەکۆ ئازادەوە بخەنە ڕوو بۆی ئێمەش شەنوکەوی ئەو بابەتە بکەین و لە ڕێگەی ئەو پەیوەندیانەی ئێوە بابەتەکەمان زیاتر دەوڵەمەند دەبێ بە مداخەلاتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمە ئەوتان بیرخەمەوە کە ئەوەی لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لە ڕێی سەتەلایتەوە بینەرمان نیە، ئەتوانێت لە ڕێگەی لایڤی ڕاستەوخۆی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بینەرمان بێ، بیسەرمان بێ، لێەوە بە هەمان شێوە مداخەلەمان لەگەڵ بکە و بە نووسینی کۆمنت بەشدار بێ. ئێمەش ئەگەر کۆمنتەکە گونجا و ڕێک بوو ئەیخێنە بەردیدی ئەوەی بەڕێز و خۆشەویست. ئەچمە لای پەیوەندیەکان. باوکی محەممەد لە ڕانی وەرەگرم. باوکی محەممەد. السلام عليكم كاكا محمود. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی محەممەد باشی برایەکە مەحوار باشە؟ الحمد لله. سپاسی جەناب دەکەم باوکی محەممەد، خوا لێ ڕازی بێ یا ڕەبی. ئەجمعین یا ڕەبی. وەڵڵاهی برایەکەم وەڵامەکی کورد بەر لە ڕوونکردنەوەکەم لە بۆ تەوەری بەرنامە جوانەکەی جەنابت ئەوەیە کە بە دڵنیاییەوە ئەوانە خەمی خەڵکیان نییە، خەمی خۆیانە، خەمی دار و دەستەکەیانە، خەمی چەکدارەکانیانە، خەمی کۆیلەکانیان و بندیوارەکانیانە برایەکەم، هەر هەمویان بەبێ ئیستیسنا. بەڵام زۆر بەداخەوە بۆ ئەو خەڵکە هەژارە بێ ئەمەکە، بۆ ئەو خەڵکە هەژارەی کە هیرێک لە حاڵی خۆی ناکاتەوە. تخوا مەحقولە حیزبەکی وەکو کۆمەڵ یەک کورسی بینی هەموو خەڵکێک لەو بەرنامە و هاوشێوەی وەکو ئەو بەرنامانە لۆمەی ئەو دەسەڵاتە دەکا بە دز، لۆمەی ئەو دەسەڵاتە دەکا بە گەندەڵ، لۆمەی ئەو دەسەڵاتە دەکا بە خاکفرۆش، لۆمەی ئەو دەسەڵاتە دەگا بە هەرچی ئەتوو دەیرەی هەڵە و پەڵە و تاوان هەیە لەسەر ئەو ئەرزە مەحقول ئەوانەوەندە کورسی بێنن. ئایا ئەو خەڵکە فەقیر و هەژارە هەز بەبەر پرسیارەتی ناکە و ناتێت سەر سندوقەکانی دەنگدان؟ خوا عیب نییە ذات خوا يعني ئەمە نۆزگم بۆ خەڵکە فەقیر و هەژاری و سوتویە ڕەبی خوا هەر لەوەی خراپتری دێ بەسەر بێتن. باشە من یەک شت پێ دەرم کاک مەحموود، خوا ئەوە چەندین ساڵە من هەر ئەو يعني پاچێنیە لە بۆ کۆمەڵ ناکەم،
یەکگرتوش بە هەمان شێوە ئەندام پەرلەمانەکانی نەوەی نوێژ بە هەمان شێوە ئەو سێ حیزبە حتا ئێستا یەک ئەندام پەرلەمانیانم لە بۆ بینە یەک دزی و گەندۆڵیان کردبیتن یەک دزی و یەک گەندۆڵیان لەسەر کەشم ببیتن بەعکسەوە زۆربەی زۆری ئەندام پەرلەمانەکانی ئەو سێ حیزبە ئۆپۆزیسیۆنە بەڕێزە هەری هەمویان تووشی چەندین تانە و تەشەرە و سزادان بووین و هەمە ئەندام پەرلەمانمان هەبووە حتا جێگە و پێگەیان پێلەخ کردووە و چوویتە شوێنی تر لەبەر ئەمانی ژیانی خۆی کاکە دیاری کاکە محموودیان باوەڕم پێ بکە ئەو خەرکە فەقیر و هەژارە نییە مستحقە بۆ وەزعی حت ئەوەندە تۆسقاڵت زختان پێیان نەسووتێ و ئیش مەکەن لەسەر عاتفی ئەو خەڵکە فەقیر و هەژارە ئەو خەڵکە فەقیر و هەژارە خۆی ئەو دەسەڵاتە زاڵم و زۆرداری پێخۆشە حديثي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي من أعان ظالما سلطه الله عليه قسما بالله لجيان من دنجم في داون نمعاشم ورقرتون ليان وهمو روج إسا بوزستانا اگر صد برميل نوتم لو بين بيزنا يقتريان لي وربقرم إسا موسكم لو ببرن لو بدا مليون ديناري بيزنا يقدو صد تنزايان لي وربقرم لبروي بيم حرام ودزانم عاقبتك آقري دوزخا بەڵام باوەڕ بکە خۆی گەورە ئەوەز ئەی بە بەلاژەوها بە سەرمادا نەکردی ئەو ساڵمە دەست پیس و داوێ پیس و درپیس و هەناو ڕەشانی بە سەرمەدا ئەوە کردیا کاکە محمود ژیان زۆر واقعانە حەز دەکەم بیر قسە بکەم و لەبەتەری نامۆخی دەسەڵات و ئۆپۆزیۆن و ئەو خەڵکە بێ هەڵوێستە بکەم خوا گوناح نییە تەلەڤیزیۆنی پەیام بەبەخشین و بەوەی دیکەوە ئەوەی یەکگرتو سوال بکەن لە بۆ ئەو خەڵکەی لە کاتێکدا حکوومەتەکەی ئەو خەڵکە کە دەنجی پێدا بوو ئەو هەموو کورسی لە هەولێرە هینە ڕۆژانە ئەو هەموو وەزەرە روزیانی ئێستا لەو خەڵکەی هەولێرێ کەوتیە بای 2 سعات نەوت ڕۆیشتنە ئەدی ئەو حکوومەتە دزوو فزە لە شێ یارمەتی ئەو خەڵکەی بداتن ها یەکگرتو و کۆمە و دەست بە سوالکردن بکەن لەنا ئەو هەموو قوڕبسرپاوی بێن و بڕۆن یارمەتی ئەو خەڵکە بدەن کێشیدا هەبوو ئاگامان لێبوو لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکانی ئەو دوو کەناڵە پیرۆزە چەندە بێمنەتی و چەندە بێ ئەدەبانە قسەی دەکردن بەسەر دەسەڵاتیان دەردەبووە کاک محمود گیان داخی ئەو خەڵکە هەژارە لە داخی لە ناو دڵی منە باوەڕم پێ بکە ئەو خەڵکە بەس بە عەقل و بە هەڵوێست هەژارە دەنا بە بگیرفان و دەنا بە ناز و نیعمەت هەژار نییە خوای گەورە هەندەی پێداوە بە میلەتە دەمەتر بڕۆژێر ئەو ئەرزە هەمووی خێر و بەرەکەت و زێر و زیوە مەجموعەک دز و زاڵم لە کاتی دەرگدان دەهێن لەسەر حکم و لەسەر خۆیان دەکەن بە کەرەگا ئەوان بەس خزمەتی بنە ماڵە و کەس و کار و دار و دەستە و شەغلێ دەر و ملت کوژەکەی خۆیانی پێ دەکەن ئەوە تا دوێنێ بیستمانە و ئاگامان لێە هەفتا گەنجی قوربەسەری کە لەناو ئاوی ئیدە خنکاوە ئەگەر ئەو ملەتە لە تۆز حال و گوزارانجی باشەبی ئەو خاک وڵاتە پڕ خێر و بەرەکەتە بەجێ دێریتن لێ کاک محمود جان من قەت ئیش لەسەر عاتیفە ناکەم لەسەر حەق و عەدالەت دەکەم دەبوو ئەو 2500 زۆر سپاس دەکەم باوکی محەممەد گەلێ مەمنون پەیامەکە زۆر بە جوانی گەیشت مەمنونی تۆم چمە لای پەیوەندەکانی تر ئەوانیش بە ڕێگەیان پێ بدەین کاک سامان لە هەولێرە وەرەگرم ببوورە کاک سامانجان فەرموو برام السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی کاکە. باشی کاک سامان سپاس دەکەم جانەکەم فەرموو. دەستخۆشی بەردەوامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم مەمنونی تۆ. تەوەرەکەت لەسەر چی بوو؟ باسی پێکەنانی حکوومەتی عێراق دەکەین دەڵێن خەمی خەڵکیانە یان خەمی خۆیان؟ وڵای ئەم یەک چیارم هەیە ئەگەر ڕێگام بدەی قسەی بکەم نازانم. لەکوێیت؟ من والله ما تورم بقاعد وقت يعني هذا خوازان او كان بوقو انا خير في قوي نقاتي باب من ما غير فخير بەر ئەو لافاوە کەوتووی بڵین؟ بەڵێ بەر ئەو لافاوە کەوتووی لافاو؟ ئەرێ بەخوای من بارم پێی بوو لە پاس بارەکەی نەمزانی ئیشی نەکرد عاتل بوو یعنی یەکجو عسە دەبێتم خێرەی گەورە نەگاتی ئاوکار یەکەم بکەن بەخوایان ئێستا کە باب بنایا من فاكر زياد داخل نخوش يعني يقضي هذا مالي ارزاقش ما عندي اشتق ما عندي باشا وتمعني هذا وكان ما بكى الخير شو قولي انا باتي يعني باش كاك سامان خلصان بلاتي كاك سامان
دایمەخەوە ئێستا ژمارە تەلەفۆنەکە لێ وەردەگرن لە هەولێرەوە پەیوەندیت پێوە دەکەن ئینشاءڵڵا. باشە گیان هەر دایمەخەوە ئێستا دایمەخەوە قسە لەگەڵ دەکەن ژمارە تەلەفۆنەکەت وەردەگرن. دایمەخەوە گیانەکەم خوا لەگەڵ. ئەچمە لای مام زەوهەر لە کۆیەوە. کاک محمود چۆنی مام زەوهەر باشی؟ چۆنی مامەخەمە ڕێگەم بدە ڕێگەم بدە پڕم فەرموو ڕێگەم بدە پڕم نەیبڕێ بیبرێت بەرپرسیان فەرموو. سەدام حوسێن دوو خوتەی بەدەستەوە بوو، یەک ئیمپراتۆرەتی عەرەب، دوو لە ناوبردنی کورد. بەڵێ بابیلان منطقەی ئەوەی سوێرانی دەکردا بحەیرا کێ لە کوردستان دەبا لە ساعە سەفر کوردی تێدا نەدەهێشت، ئێرەی هەموو دەکردە و لە کەعارە. ئەو خاڵی یەکەمە بۆ عەقڵ وەرگرتن لە هەموو ئەو سەرگردە سیاسانەی کە خۆیان بەدەر ناخەن و لە ماڵەکەی خۆیان دانیشتوون خۆیان بە هەزار دنیا نابێن، بەڵام کاتێک کە ئیزرائیل گەیشتە سەر سەریان بۆ خۆشیان نازانن چێورەچن هەنا بۆ چێ ببن. من لە یەکێتی پارتی گۆران دەپرسم ئەودا ئیسلامی ئەودا شوعی ئەوانی دیکە بۆ نایانە سەر خەچی سارا تەعەدا لە کورد دەکەن، ئیهانەی کورد دەکەن، شەرەفی کورد دەستێنن، هەیمەنەتی کورد لە ناو دەبەن، مێژووی کورد دەسڕنەوە لە پێناوی چی؟ لە پێناوی پلە و پایە و قەسر و قەمەرە و داهاتەکانی کوردستان کە خوا دایتی بەهەر پاپاتی کوردستان لە کوردستانی گەورە دروست بووە و ئێوە دەیانەوێ خۆتان دەتانوێ بە قوربانی خۆتان بکەن. کاتە کە ئیزرائیل گەیشتە سەرسەرتان چێوەرەتر قورتان بەسەر قەس و قەمەرە و داهات و دزینی ماڵی کورد بەهاناتان نایە. نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان، نۆ گەندەڵ، نۆ برسی، نۆ خیانەتکار، نۆ هیتلەر، نۆ سەدام، نۆ ئەتاتورک، نۆ شاهنشاه بەرەو کوێ دەڕۆن قورتان بەسەر تەنەکە نەفتەکتان بۆ خەڵکی کوردستان دەبەدێ نابی. داهاتی کوردتان بەلا ڕێدا بەر ئۆردوغانی بەخێو دەکەن. ئەو لاپاوانەی ئێستا بریا ئێوە بەم بە لاپاوەکەی بەو لاپاوەدا سوبان نەک ئەو منداڕەی نۆماجی دەماجی کوڕە هەزارێک پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە چێی حەیدز و جەردە و گەندەڵ، سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە چێی حەیدز و جەردە و گەندەڵ، جێگری سەرۆکی هەرێم و سەرۆکی هەرێم لە جێ دز و جەردە و گەندەڵ، سەرۆک حیزبەکان لە چێن دز و جەردە و گەندەڵ. دەزانوو خوا لە ئیسلام قوبڵ ناکە، دەزانوو خوا میلەتێکی گەورەی دروست کردە کە کودا لە شەرەف و مەندی و لە ئەخلاق و لە سەرۆک دستامان و لە خوا ناسی یەکەمە لە هەموو دنیا. بەتەمای چین دەتانەوێت لە کۆشک و تەلارەکانتان دابنیشتن تەعەدا لە میلەتی کورد بکەن، میلەتی کورد ڕیشتان دەکا، میلەتی کورد دەمێنێ، بەڵام قەبرەکانیشتان لە کوردستان نامێنێ. مانجی دواسەستان دژێ قوبات و مەسر لۆ ئەنگۆ لە ئاسمانی هاتنە خوارێ داتانەکانتان، غیرەتەکانتان، شەرەفەکانتان، چەک و تەقمەنیتەکانتان چین ئەنگۆ هاتی لە کوردستان دەتانەوێت تەعەدا لە کورد بکەن. هەی قۆن دەرەی تورک و عەجەم تا ئێرە مام زەوهەر سپاس دەکەم. نایبڕی محمود بیبڕی کارەساتی. باشە مام زەوهەر بەبێتە شیر بەبێتە شیر نییە. باشە ئاخر هەندێک دەستەواژە هەیە گونجاو نییە. حکوومەتی ئێران 2 ملیار دینار دەدا ئەدی تەقاعودەکانی شەرکەتەکان بە 500 ملیۆن و بە 600 ملیۆن و بە ملیارێک دینار تەقاعودا کردنەوە پارە لە کێیە؟ هەزاران کەس بە ناشەرعی بە 100 ملیۆن و بە 7 ملیۆن تەقاعد بووین. حاس عەدیلی حیزیان بە خۆیان دادایە داوای ناتوانە داوای تەنەکە نەفتێک بکەن. ئەوە لەکوێیە؟ کارەساتە لە سبەینێ زووتر هەرچی ئەحزابی سیاسیە هەرچی سەرکردەی سیاسیە ئەوەی کە خۆی بە غیرەت و بە پیاو دادنێرێت کە دەبێ خەڵکی کوردستانم کە لە بەنا ئاڵای کوردستان دادنیشتێ و قسەی قەرەو دەکا نێتە ساحەکەی. ئەوە ئەمریکایە بە فوویەک سەدامی لەناو برد، بە فوویەک یەکێتی پارتی ئەحزابە سیاسەکان لەناو دەبا
نا مام زەوهەر هاوڕات نیم هاوڕات نیم مام زەوهەر پەیوەندەکەی داخرایەوە من هاوڕات نیم ئەمریکا هەتا لەگەڵ ئەو حیزبانەی دەسەڵات ڕێک بێ نەخێرەوەی کە دێتە سەرجادە قڕی ئەەکە ئامادەیە هەر هەمووی لە ناو ببات لەبەر بەرژەوەندی خۆی کە تا ئێستا بەرژەوەندی ماوە لەگەڵ حیزبەکانی دەسەڵات لەو مەفهومەیە من لەگەڵت نیم باوکی حسێن لە چەند سەماڵەوە وەرەگرم باوکی حسێن مامۆستاجان سڵای خوای گەورە خوا لە جەنابەت باوکی حسێن سپاس دەکەم تەواوی کارمەندانی بەیان سەرکەوتوو بن ئینشەڵڵا عەزیزم قوربان ئینشاءڵڵا وەڵا حاجی مامۆستا بەڕاستی مامە حاجی ناقی نەبوو تووڕە بوو لەم دەسەڵاتە بەڵێ مامزۆر هەموو قسەکانی هەموو کاتێ لە هەموو تەوەرەکانە کۆمنتی خۆی و قسەی خۆی و قسەکانیشی نەستەقن چای ماچەکەم بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆتا قسەکانی وەک تۆ خۆت فەرموود من بە مانەوەی ئەم دوو دەسەڵاتە بە مانەوەی ئەمریکاوە ماوەتەوە بەتاکید کە مافی مرۆڤ و دیموکراسیەت ئیستا ئەبێ خەڵکی کوردستان بزانێ بەس مەرەکەبی سەر کاغەزەوی بە دروست ئەگەر نا مافی مرۆڤ و ئەوەی کە ئیدعای مافی مرۆڤ ئەکات لەم سەرزەویە هەموو ئیدعایە و درۆدەلەتێ خدمەتم بۆ جەناب بۆ بینەرەکان نەکەر ئەمریکا تەنها مافی مرۆڤ کاک حاجی ئەوەی کەمە باسی مافی مرۆڤەکە ئەوە قورئانە و ئەوە دینی ئیسلامە لە هیچ شتێترا نییە هیچ بەرنامەیەش هیچ شتێک لەم سەرعەرزەیان نییە مافیتیان نییە ئەگەر ئەمریکا ببینێ ئەگەر ئێمە ئەم عالەمە ببینێ خەڵک بۆ چۆڕوا چی لێ دێ خەڵک ئەژیرێت چی لێکرێ ڕۆژنامەنووس چی چل کۆنسوڵخانە لەلایەتی وڵاتان هەیە لە هەولێری خێرێنی کوردستان بەڵام دادگاییکردنی خەڵکی ڕۆژنامەنووس لە بن دەستی ئەوانەوە و بەبێ ئەوەی یعنی بتوانێ ئەم پیاوە ئەم دادداماوی تا بەناو تۆمەت دیفاعێ لە خۆی کە هیچ دادگا چی بڕارێک هەرەوەی و خۆ حافیز بڕۆ دەرەوە کوانی ئەوانەی لە لاف و گەزازی دیموکراسیەت و مافی مرۆڤ دێتن دەرچووی ئەم دنیایە شتی وانە چکە لەبەرەوەی هەتا ئەمریکا بمێنێ یەکێتی پارتی ئەم حکومەتە وەخوێمێ هەر یەکێتی پارتی حکومەکەن دەسەڵاتدارە بن هەتا ئەمریکا بیانەوێت ئەو ڕۆژەی کە نەیانویست بە هەر بیانوێت بێت ئەو دەسەڵات و سەرۆت و سامانەی مام زۆر باسی کرد هیچی من و تۆر نایبینی ئەو کاتە هەمووی بلۆگەکرێ وەکنەکانی قەزاتی چێ ئەبێخۆ وەکینەکەی سەدام حوسێن بۆی دەست بۆ خۆی ئەمریکا خۆی دەستی بەسەراگرێەوە با وڵاتانی ترەوە لە چوو وڵاتێکەکەی بێ بۆ خۆی دەستی بەسەراگرێ بۆمان نە وڵاتن و نە دەوڵەت نەی شتێکن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم کارە ساتی من پێم خۆشە ئەم کارە ساتی هەولێر پێم خۆشە قسەیە ینی داوا لە خێرخوازانەکەم لە دەوڵەمەندان دەکەم وەڵی بچن بەهانای و خەڵکەوەی هەیەی کاکە وەڵی ڕۆژ قۆڵی مەردایەتی لێ هەڵمانن بەڕاستی ئەو پیاوە ئەبینی ئەو جرگ سوتاوە سوێن بەخوای گەورە کردە ناو جرگوادێ سوێن بەخوای گەورە لێرەوە چاوی ماسەکەم یانی سەرخۆشی لێەکەم وەڵڵا زەلامێ خۆی بۆ ڕاجی دێ مناڵێکت یانی نەزانی لەشوێ بەڕاستی قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن کوردانە مەردانە موسڵمانانە هەموو خەڵکی کوردستان وەلەو ئێوە درێژیتان نەکردەوەی کوردوتانە ئەم تەلەڤیزۆنە و تەلەڤیزۆنەکەی پێدا بە خەمی خەڵکەون هەموو کاتێک لە هەموو ساتەکانە بەڵام بەداخەوە ئەوەشی بینین ێستا کۆمەڵی خەڵکەیە کاک مەحموود بەڕاستی من پێم خۆشە ئەو برادەرە قسەی باشی گوتی خەڵکای خەڵکە کاک مەحموود ئەوەی برادری وا پێم وا بێویش لە دەوری ڕانیەوە بوو کاک باوکی محەممەد یانی قسەکانی تەواو بوو مامۆستا مەحموود وەڵی من بۆ خۆم دەنگم داوە بە پەرلەمانتارێک برا ڕۆ بۆ خۆڵێ من خوا ناناسم خەڵک دەنی پێداوە لە گەرمیان و لەو منتیقەی کەنارە تامداوە برا ئەمە تاوانی ئەم خۆم نییە دێم دەنگ بە خەڵکی قەدەمە میوارێ راپۆرتێکی کەناڵێکی دەسەڵات دەڵێ چاویلان و چێوچیاونە ملیارد دینارە قەرزاری بەس کارەبان من کرێکارە ناسم ئەڵێ وڵات 200,000 دای سەرۆکی جوڵانەوەکەیە چوومەتە بەردەراکی دەرمی کردو کرێکارە خەڵکیش دەنگی بێداوە چی بۆ خەڵک کردووە کاک مەحموود وەرە باس بزانم دامایی خەڵک بۆ چێ ناگەن کە ئەو لە ملیارد دینارە پارەی کارەبان لە چاویلان و لە چۆچۆیادێ ئەمە حکومەت بۆ لێ ناسەنێتەوە یعنی بەس بپرسم بزان بۆچی هۆکار چییە بۆچی لێ ناسەنێت لە هۆکاری چیانی وەرناگرێتەوە آخر من 100,000 پارەی کارەبا قەرزارم بە 1000 خۆ بۆ نایێنێت هەشتازە
آخر سبب شيء أما مليار دينار ده أي بورينا خرابي خاص يوجد باوشي حسين يبالي سنته باوشي حسين يخو كاكا يعني استوار خوما ما هالجازوا خلق أواني زورك لو خلقاني كبناو مسلمان ولا خوي جورا بدل سوزدب وخوابن دين كومال خلق رب جيرنا وهاي برو لسر حسابي منوتو وخوي دفنا بيه أمسر وصلوا ديالا أي ورا كاكا دايون فاكي دم فاكي هالجيرة تەواو ڕاستە تاوانەکەش خۆمانی کات دەست خۆش بێ ئەخوا سپاس دەکەم مەمنونم بۆ پەیوەندەکەت خواگەدارت بێت چمە لای کاک محەممەد لە کەرکووکەوە کاک محەممەد السلام عليكم وعليك السلام ورحمة الله ماشي براكم محفوظا باش كاك محمد جان سپاس دەکەم براکەم مەمنونم الحمد لله أنا كم ماوصيا من لك شركة كوكو في وندي تانا كلاكم لە خزمەتتایم زۆر خۆشحاڵین ئەگەر باسی پێکهێنانی حکومەتی ئێستا بکەین کە حکومەتی عێراق خەریکە حکومەت پێکهێن بێ هەتاکو ئێستا هیچ پێشکەشکاریەک و هیچ خزمەتگوزاریەک بۆ شاری کەرکووکی نەکبەت و مەزلوم بۆ هەموو حکومەتەکان کەرکووک پێشەنگ بووە بۆ هەموو حکومەتەکان کەرکووک خزمەتکاری هەموو لایەک بووە بەڵام هەتاکو ئێستا هیچ خزمەتێک بەغا نەخۆی خزمەتی کەرکووک ئەکا نە ئێڵێ هەرێمی کوردستان خزمەتی کە خەڵکی کوردستان و ئازانێ بەس کوردستان لە عەذابە نەخێت تۆ وەرە سەیری شاری کەرکووک بکە لە کاتێکە ئێمە خۆمان بە کورد دەزانین بەڵام ناتوانین بە ئازادی خۆمان بجوڵێنەوە ڕاستە ڕاست نییە ئێمە حکومەتێکی کوردیمان هەیە ئەتوانین لەگەڵ یەک قسە بکەین حکومەتێکی زاڵمی وەکو حکومەتی عێراقمان ئینشاءالله قەت نابێت و ناژمێنێ کە لە 2011ەوە چەندەها خەریجمان هەیە هەتاکو ئێستا تەعین نەبووە بەڵکو غەیری ئەوەش ئێستا دستانە و سەرمایە هەتاکو ئێستا نەوت لە کەرکووک بە شێوازێکی بە هەڕەمەکیانە تەوزیع ئەکرێت و ئەواستەک نەبێ نەوتەکەت پێ نادرێت ئەوەش لەوەیە ئێمە خەنی گەنجمانە ماڵسەیان من وەکو گەنجە قسە ئەەکەم ئێمە وەکو گەنجە قسە ئەەکەین باشە لە 2011ەوە حکومەتی عێراق تعیناتی وەزارەتی ئەوقاف و هەموو وەزارەتەکانی ڕاگرتەوە وەڵا ئێمە ئینمان نییە بودجەمان نییە دەیک باشە بودجە نییە تۆزن ئەندام پەرلەمانەکان کەم کەرەوە و ئەو قسەش ڕاست نییە کە ئەڵێ وەڵا لەبەر ئەوەی کە میزانین ناتوە ئێمە ناتوانین خەڵک تاینکردن نەخێت تۆ لەبەر دزیکردنی عێراق ناتوانانی گەنجەکانی خۆتدا بمەزرێنی گەنجەکانش کۆچی وڵاتانی دیکە ئەکەن بۆ تورکیا باوش بۆ گەنجەکانی تۆ بگرێتەوە بەڵام تۆ ناتوانانی باوش بۆ گەنجەکانی خۆت بکەیتەوە ئەوە کێ عەدالەتە ئێمە کە دەمشمانەکەیتەوە ئێمە عێراقین زمانی زوو عێراق پاسەپۆرتەکەی لە پێشی هەموو وڵاتەکانەوە بوو بەڵام ئێستا پاسەپۆرتی عێراق لە خواری هەموو پاسەپۆرتەکانی وڵاتانی جیهانەوەیە هیچ ئەمریکیەک نابینی بێتە ناو عێراق بحەسێتەوە بەڵام هەموو عێراقیەک ئەبینی لە وڵاتەکانی ئەوروپا و کە پێیان ئەڵێن کافرن کە کافرێکە کە کافرەکەی کافرێکی ذمیە کە بیننا وبینهم ذمة الله ورسوله هیچ شیرێکی نیە لەوە جایە کافری محارب یەکێ لە تەلەڤیزیۆن دەرەچێ وەڵا کافرە ئوستاز گیان جەنابەت نازانێت کافری محارب چییە کابرا ئەگە بەچەک و تۆ هاتۆتە سەر ئەوە کافری محاربە و بەرامبەری بۆسە ئەگەر ئەوەی نەکردووە تۆ ئەتوانی فاتەرۆزان لە چەنایە قورئانی پیرۆزدا لا ينهاكم الله عن الذين يقاتلونكم في الدين نهی نەکردە کە کافرێکە کە مەدام بەیع و شیرا هەیە لە بینمانایە بە شێوەیەکی جوان و مسالم لەگەڵ ئەجوڵێمەوە بەڵام ئێمەی ملەتی کورد ئەگەر یەکێک لە خۆشمان بێت ئەگە قەیدیشی نەبێ ئەڵێ هەر پێڵێن خراپە پێڵێن خراپ حتاکو خراپێکین و حتا تووشی خراپەی ئەکەین ئەگە ئەو کەسێ خراپش نەبێ ئەمە منێ بەڵ ناوی خراپی توانین بۆی خراپ بێت ئێمە وەکو ملەتی کورد ئێمە لەگەڵ ئەوانین کەوا لافاوی هەولێریان بەسەر هاتووە لا حول ولا قوة إلا بالله عليه العظيم أما أمري خواتي وزيارة وداواكارم لهمو كسيك أواني كواسع قد تواناني لحكومة هرياني كردستان لحكومة العراق يامتي أو خلقها نبدن إن شاء الله حكومة بدن يعني وهاتوه يامتي أو نبدن كوا أو لا فاو ليشاوكوتونا إن شاء الله يا ربي خوايا باراني الرحمة بو همو شار والله باراني دبركت
دور بێ لە لافا و بەڵاو مصیبەت یا رب العالمین یا ربی خوایە کوردستانمان بۆ بکەیتە گوڵستان لێمانی نەکەیتە ئاگرستان و نەیکەیتە کوردستان یا رب العالمین ئێمە داوا ئەکەین خوایە بۆ خاتری عزت و جەلالت هەر کەسێک خێرێکی هەیە مۆفەقی بکەیت خوایە هەر کەسێک شەڕی هەیە هیدایەتی خێری دێناگەنا جەرگی تووشی سەڵاتمان بکەیت شەڕی لە ملەتی خۆمان و مسلمانان دوور بخەیت ئامین یا رب موفق بی انشاءالله کاک محەممەد دەستت خۆش بێ پەیامێکی جوانت هەبوو داوای لێبوردنەکەم خۆم لە بەرامبەر جەنابتانە بەرز کردەوە زۆر بە داوای لێبوردنەوە عاقبەت خێر بێ موفق بی سپاس بۆ پەیوەندیەکەشت دەچمە لای باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. لخير ورزا وكان وخير پروردگار تعداد كاتو استقامة بحول حسن بخش إن شاء الله. آمين يا ربي. آمين يا رب. آمين إن شاء الله. براسكاك محمود أجل تماشا كيني هم كسر يعني پیغمبر صلى الله عليه وسلم دفرمت لها لباري حلال وحرام دفرمت دياله حلال وحرام دياري كراوي يعني نفسي خد بالرياض ذا السلكة أكل حرام قوري ياخذ على قوري. تماشا كيني تنها براسي أوانك غني خلشان بوا غني مروفاتي عن بوا شو كتوكاني پیغمبر خواب صلى الله عليه وسلم. عليه الصلاة والسلام. نموذج سوري يك نموذج مو براسي كافي لو كساني كوا استتصالات دارن بدرس لو بسرهاته لو موقف إمام عمر وزير رضا الله عنه جوري اللي بيتن. بله. لكاتك لمصر مسابقة ذكرية حفدك لبيش كوري والي مصر ذاته وبقام في لي ذاته. أو كابرات فندين مانك بريها ودبيت الشاري في غمر إخوة صلى الله عليه وسلم شكاهدك دزان عدالتك دزان كسك غمي مروفاتي ليش كهدك كأويش إمام عمر جواب له والي مصر دنيا دفرمي بخوتو كركدي أولي سلمان جا بيسو هتاتينا براسي أوا بدو خوشا كابرا أجاب سوالي أسفو ياخد أشتر هذه سلمان جا بيسو كدين لو سبب ذلك عدالتي خواهي تطبيق ذلك السريع لفرمي أنقول كنجي وتعالي هاتيك كسانك بأعزابي لدايك دمن أي وده كان عبدك لي خوتات جوانا إمام عمر رضي الله عنه تخواهي قولي لي بدا فرمي أي عبد ولا بزانم أتوك ليان داي كلاس اللبر وياخد رود بشد كقابزة كيلي داي دفرمي ودعك خوتي ليكوا ليل ذات الآخر دي برلبدري لباب شي دوا دفرمي أي إمام والله بابي لي نظام دفرمي أقر بيتو ببشتواني بابي نبايا ببابي خوي نخوري بايا كمسؤولا نيدا دوائنا تزداتن كوابو براسي استا واتبه لسا كساني كوكار بدستن بس اخوان دا بينوا بس دام ودزقاو جيت استكان اخوان دا بينوا كأواني دسرات بقنا دست لبس يعني خوي تشيها بس سلمان قيك دبنا مليونير دبنا خاون سهاري تاك تاكو دبنا خاون فيلا تاكو تاك قصري جوان دبي إلا يمسولان بيتن يعني نبغى هو كيتشيها آية أو معاشي وليدا قرن ما قانا بشي قصر قصور دكاتن أو مصاريف أوان بيكن آية لجيري مع راسك يخوتها كوري دقرن بداخل براسي أقل بيتو بمعنى مروفاتي إسرعات بكاتن إنسانية بقريتو سر أو جيانا كان خواهي پروردگار كي بخشي وخواهي پروردگار كان مثل الدنيا يدروس كدولو لبخاتي مروفاتي براسي دبي بس أخوان دابينوا أقرنا براسي لقيامة إخوة پروردگار حرشان لكذا فرمي وقفوهم إنهم مسؤولون راجل الأوانة براسي برفسيارا أزل من ذلك سدكان دستكانت خوش بباوش الله زور طبعا إن شاء الله لكذا نفسر رقارات موفق بي سپاس بو أو چیرۆکە جوانەش دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک پۆڵا لە هەولێرەوە الله يخوال لك كاك محمودي بريز لدينا بريز كانت لجنابت كاك فولاي جان عزيز وخوشويستي براي بريز بيقومان ما بطل انا كنت كان كاك محمود بلا شكلات يعني للان نري عماره وكوتو ناصريا سبكين طالما اويله بكاي خومان دايبينين سرتا اگر كيشنياركم لي ورغري بو كانالكتان بو توي بريز فرمو لجاتي من تۆ ڕۆژنامە نووسێکی سەرکەوتووی ڕاگەیاندکارێکی وە زۆر لە کەناڵەکانی تریش ئەو پیشەیان بە سەرکەوتووی ئەنجام داوە کار لێ دەکەم وەڵامی ئەو تەوەرە و وەڵامی ناخی دەیان و سەدان و هەزارانی وەکو من چاوپێکەوتنێک لەگەڵ بەڕێز سەرکۆماری عێراق بکە لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق بکە لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بکە
لەگەڵ وەزیری دادی عێراقدا ئەوانە بەناوی ملەتەوە بەناوی خەڵکەوە چوونە بەستا کاک مەحموود لیان بپرسە لە ماوەی زیاتر لە 3 ساڵی ڕابردوو ستان بۆ کورد کرد ئایا لەبارەی خاکەوە توانیتان 1 سانتیمەتر بگەڕێنەوە لە ناو سەدابڕاوەکان یان بڵێ سکۆتان بۆ کورد بۆ ئەوانەی ئێستاش لە دەستی ستان و ژنانی یەزیدی لە دەستی ماڵە عەرەبەکانن نەک داعش توانیتان یەکیان بجێڕنەوە ئایا توانیتان کێشەی کورد لە کێشەیەکی نەتەوەیی خاکەوە بگەینە ئاستی نێودەوڵەتی کات لێ دەکەم پێشەنگ بە ئەگەر ڕێگای نەدا ئەو بەرپرسانە کەوتنیان لەگەڵ بکەیت لە کەناڵەکانی خۆتان ڕای بگێنن ئەوانە ئامادەنین کاکۆڵە ئێزا بۆ دوای ڕایگەێنم من ئێستا پێتەڵێم ینی ئامادەنین ئەوان بەشێکیان بەڕاستی جورەتی ڕوبەڕووبوونەوەیان نییە لەگەڵ کەناڵێک بۆ منەوەکو کەناڵی پێم لەوە مطمئین بە وەڵامت دەمەوە بەڵێ بەڵێ کاک مەحموود وەڵامت دەمەوە من دەزانم هیچیان پێ نییە من باش دەزانم بەڵام هێستان خەڵکانێکی زۆر هەن وایە خاوەنی بڕوانامەن وایە نووسەرن وایە ڕۆشنبیرن وایە کەسانی ئاگادارن کەچی بەشان و باڵای ئەوانەدا هەڵدەنێن کاک مەحموود کارەساتەکە ئەلێرەوەیە ئێستا ملەتی کورد دەبێ ئەوانە باش بناسێ ئەوان ملەتیان نەناسیوە بەڵام داخەکەم تا ئێستا ڕاگەیاندنی کورد بچێتە سەر لووتکە پێی بڵێ کا ئەو بەڵێنەی بە ئێمەدا بۆ نەوێرای لە لافاوەکە بەڕێز سەر کۆماری عێراق سەردانێکی کەرکووکەی بۆ لە لافاوەکەی هەولێر نەهاتی دڵنەوایی ئەو خەڵکە بدەیت چێ تۆی بەستاوەتەوە ئەو هەوای کوردستانت هەڵمژیوە لە قەتل و عامەکەی 2 هەفتە لەمە و پێشی خدر دیزە بۆ نهاتی تۆ نێنەری خەڵکی بەڕێزیاگری پەرلەمانی عێراق بەڕێز وەزیری دەرەوە آخر ئێوە کەی خەمی خەڵکتانە کەی خەمی خاکتانە کەی خەمی نیشتیمانتانە کەی خەمی نەتەوەتانە بۆیە دووبارە دەیڵێمەوە ناخی ملت پڕە بەڵام هەر کەسێک بە ئەشێوەیەک دەری دەبڕێ ڕەنگە ڕقوقینەی ملت ڕۆژێک لە ڕۆژان فەنگ بخواتەوە کار لە کار بکرابێ بۆیە داوانەوانە دەکەم ئێستا شەڕی پۆستی سەر کۆماریانە یەکێک هەڵبژێرن لە ئۆپۆزیسیۆن چونکە من کەسێکی نەتەوەییم سەر بە هیچ لایەنێک نیم ئێوە ئەو جارە تاقییان کەنەوە لە ئۆپۆزیسیۆن کە ساعتێک بەنە سەر کۆماری عێراق ئەگەر هاتوو وەکو ئێوە بوو نەیتوانی داپۆچی لە ملەتی کورد بکە ئێوە بڵێن ئێمە ڕاستۆ بووین ئێمە بێدەسەڵات بووین ئەو ئۆپۆزیسیۆنیش بێدەسەڵات دەچوو بەڵام داخەکەم ملەتێکی بێفەرتەوازا بێفەرکردا بێخەمخۆر بێ پێشەوە وەکو پێشینان گوتویانە مەڕی بێشوان یان گورگ دەیبا یان ئاو دەیخوا ئەوە دەیبینین بە تاوی خۆمان چۆن لافاو دەیبا دووبارە دەستخۆش کاک مەحموودی سپاس کاک پۆڵە گیان دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە وەرەگرم کاک عەبدوڵڵا پەیوەندەکەی داخراوەتەوە بەڕێزان لەسەر پێکێنانی حکوومەتی عێراق لەلایەن لایەنە سیاسەکانەوە هەرێمی کوردستان بیان عێراق پرسیاری واکەین ئایا خەمی خۆیانە یان خەمی خەڵکیانە تا ئێستا ئەو پەیوەندیانەی هاتوون هیچی نێوتوە خەمی خەڵکیانە تەنها وتویانە خەمی خۆیانە بۆیە ئێمە بەردەوامی لە وەرگرتنی و پەیوەندیانە توانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان هەیە پەیوەندیمان پێوە بکەن ڕاستەرنجی خۆتان بخەنە ڕوو لە خزمەتتان نابین هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست ئەگوازرێتەوە دیارە ئێستا کاگو شێرجەلان نووسویەتی گەرخەمی خەڵکیان بۆیە حەڵی میلەت وا نەدەبوو باوکی سیدرا نووسویەتی خەمی خۆیانە ڕەوەند عەبدولکەریم نووسویەتی نەبەخوای گەورە ئەو خەڵکەی بە مرۆڤ تێناگات کۆی لە ژواز ناهێنن کاک عەبدوڕەزاق سڵاو و ڕێزەکە سوپاسیەکەین کاک ئەحمەد سورچی ئەڵێ حیزبی عەلمانی ئەگەر بۆ خزمەتی خەڵک بێت نابێت داهاتی سەر زەوی و ژێر زەوی و گیرفانیشیان بدزێت ئەوە بەشێک بوون لە کۆمنتەکان کاک ئیسماعیل زاهید ئەبوو حەقی نووسیوێتی هەیە دەیان پەرستن هەر بە پەرستن مەبەستی خەڵکی کۆیلەیە کە ئەو حیزبە ینی سەرکردایەتی و قیادەتی و حیزبە پەرستن عەلعیاذ بالله پەناگرم بەخوا
کاک یوسف لە کەلارەوە وەرەگرم فەرموو کاک یوسف گیان بەڕێزگارم کاتە باش هەموو کاتە باش کاک یوسف گیان دەستپەسی بەرنامەکە لێکەم سپاسی جەنابەت دەکەم مەمنونم زۆر زۆر سپاس برای بەرەزم بەرەزم کای لێ یەکەم مەڵێک کابرا غەڵەتی کردووە یعنی احترامەن بۆ هەموو گوێدارانی کەناڵەکەتان بە ڕێز و ئەو برابەرەزەی پەیوەندەکەی وەرگرتم یعنی حیوان گرەی دێکرێت نەوەڵا دەی ئەم عێراقە لاکە تۆپیەکە چەقەڵ ڕێوی سەگ حەچی شتە یەسەری تێ کردووە ئیتر پێش ناکە زۆر وردیکەینەوە ئەم عێراقە لاکە تۆپیەکە مەڕە تۆپیەکە حەچیت ڕندە و چەقەڵ و سەگ و تینە یەسەری یەکرۆ لێخوا کەس خەمی کەسی نییە یەک بەرپرس نییە لەم عێراقا خەمی میلەت یەبێ بۆ میلەتە سوتا بێت میلەتی میلەتێکی ڕەش و ڕوود غاز نییە نەوت نییە کارەباوکو پێویست نییە ئیژدار نییە دادگا عەدالەت سەروەر نییە یعنی نازانم ئیتر چی خەمێکیان بێت خەمیشیان بێت قیامەت نزیکە کاک یوسف وەڵی بەتەکید قیامەت نزیکە بەڵام ئیتر خۆ ئەمانە بیر لە قیامەت جی ناکەنەوە وەڵا جا قوڕیان بەسەر خوا فەرمێ وەڵی بیریان لە قیامەت بکردێت و تۆزە ئیژدان و زەمیریان هەبوایە یەک تۆز بیریان لە بەرژەوەندی ئەو ڕەش و ڕوز فەقیرە ڕەش و ڕووتا کردووە یعنی میلەت بۆ هەموو شتێک لە زەلالەتایە بۆ یەک شت نییە لە زەلالەتانەیە میلەت تەواو خۆی گەورە فەرمێ دەست ناکەوێت کرێکاری بکە ئەو لە کرێکاری قوربەسەری داما یعنی ئەمانە بەرپرسی گشتی چی ڕاستە کاک یوسف پەتی زوڵم ئیشەڵا خێرا بچڕێ خەمن نەبێ لە ئەستوریە بچڕێ لە ئەستوری کاک یوسف وەڵی تێر خوابگار بە چای خۆمان بیبینین خواتەمەمان باتێ بە چای خۆمان بیبینین ئەم زاڵمانە بە چای خۆمان ببینن بە زەلیلی بیار بینین دەستی خۆش بێ خوا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک یوسف تاوماتەکەم برای بەڕێزم خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ کاک عەبدوڵڵا لە چوارخۆڕنەوە هاتوێتەوە سەر هێڵ کاک عەبدوڵڵا السلام علیکم مامەستا وعليكم السلام ورحمة الله كاك عبد الله جان والله مامەستا پێم وایە کەس بۆ کورد ناسە بەغدا کەس بۆ کورد ناس باشە ئەی بۆچی دەچن کورد ناسی بەغدا کورد پێکاتەیەکە لەگەڵ حربیش پێکاتەیەکە باشە تۆ دەبێت بە یەک سەود دابەزی بۆ بەغدا نادە چاوە لە پلە و پۆز بێ ئەوانەی کە بەشداری دەکەن لە هەڵبژاردن هەر هەموویان بە یەک دەست دابەزت بۆچیتە تەما لە پۆستەکەی دەکەیت تەما لە پۆستی مەکە تەما لە خاکەکەی خۆ بکە هەر هەموویان چەند کەس بەشدارن لە هەڵبژاردن چەند حیزبە هەمووی حیزبەکە بە یەک دەست دادەبەزبوو یادا شتەکە بەشکەن بۆ خۆیان تۆ لە بەغدا شتەکەت بچنی دێرە بەشیکە بۆ وارەکە 20 کورسی دێنی بۆ پارتی 30 کورسی بێنی یەکێکی 15 کورسی بێنی ئەو 40 کورسی بێنی و ئەوە پەرتەوازەیە داوە و ئیستیفادە یەک ڕوبعی لە ناکە هەتا ماوەی دەبێت هەر ئەوابی هەر تەماشای بەغدا کەی بدارێ 200 میلیارەکە نەهات بەسەکە بە یەک دەست دابەزن هەر هەموو کورد بابەشی کەندوایە لێرە خەڵکەش ئیستیفادەی لێ دەکا ئەوانی ئیستیفادەی لێ دەکەن ئەتو هەتا بەو چاوەدە پۆستە بە شەرەف هەتا ماوە کورد دەبێت هەر تەماشای کە ئیتر خۆشت دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ یا ڕەبی بەڕێزان دیارە کاک عەبدوڵڵا لە چوارخۆڕ کۆتا پەیوەندی وەرەگرم کۆتا پەیوەندیش داخراوەتەوە وەلحاصڵ ئەمەوە بڵێم کە کاک عەبدوڵڵا باسی لەوە کرد کە کورد ئەبێ یەکدەنگ و یەکدەست بن بچنە بەغدا بە ناوی کوردایەتیەوە خۆی گرفتەکە لەوەدایە کاک عەبدوڵڵا ئێمە یعنی ئەوەی کە داوای یەکدەنگی و یەکدەستیەکە ئێستا بۆ نمونە چەند لایەنێکی معارەزەیە ئەویش چەند لایەنێک هەمووینە دوجار ئەوەی کە ئەچێتە بەغدا تا ئێستا بۆ خەمی کورد نەچووە یعنی بە نمونە کاک پۆڵا لە هەولێرەوە باسی ئەوەی کرد کە سەرۆک کۆمار یان جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق یان وەزیری دادی عێراق ئەمانە لەسەر پشتی کورد لەوێ پۆستیان هەیە تا ئێستا نەمان بینیوە مەسەلەن لەسەر قەزیەک لەو قەزیانە بە فعلی بێنە سەر خەدیان هەر بچووکترین نمونە کە مادەی 140 تا ئێستا ئەوە 4 ساڵە ئەم خولەی پەرلەمانی عێراق نزیکی 4 ساڵە کارەکانی خۆی ئەکات تا ئێستا بە هیچ شێوازێک باز لەو
پرۆژەیە نەکراوە، باس لەو پرۆژە یاسایە نەکراوە، یان لەو فەقەرە دەستوریە نەکراوە. ئەمە گەورەترین گرفتە دووچاری کورد بووەتەوە لە ئێستادا، ینی بەرپرسانی کورد لە بەغدا بەڕاستی خەمی کوردیان نییە. مەعەل ئەسەف زۆر بەداخەوە من سوپاسی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم کە بینەر و بیسەرمان بوون. تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.